ئەمڕۆ باسی زیادەڕەویەکان بوو لە سنووری ناحیی بەکرەجۆ بۆچی ئەم زیادەڕەویانە کراون کێ بەرپرس بۆ لەی بۆ لە ئێستاە ئەم مەلەفە هەڵدراوەتەوانێ پێشتر کراون چاوپۆشیان لێکراوە من گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتاکەم لەگەڵ میوانەکەم ئەویش عوسمان ئەنوەرەوە بەڕێوەبەری ناحیی بەکرەجۆ ڕاستەوخۆ لە تەنیشتمەوە لە ستۆدیۆی هەژ میوانە کاک عوسمان بەخێر بێت. زۆر سپاس کاخاوەنیان چاوماچەکەم. بۆچی لە بەکرەجۆ ئەم هەموو زیادەڕۆیی کراوە؟ سپاس بۆ بەڕێستان. هەڵبەتە دیاردەی زیادەڕەوی تەنها تایبەت نییە بە ناحیەکەی من ناحیی بەکرەجۆ، لە زۆربەی ناحیەکانی تر بەربڵاوە دیاردەیەکی قێزەونی ناشارستانیە بەداخۆ چەند هۆکارێک یەکەوای کردووە کە بۆتە دیاردە و یاسای بۆ دەربکرێ بە ناوی یاسای زیادەڕەویەوانێ. هۆکارەی زیادەڕەویەکان لە سنووری ناحیی بەکرەجۆ دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێ. هۆکاری یەکەمیان نزیکی ناحیەکەم و گوندەکانی کە نزیکن لە سنتەری شاری سلێمانیەوە. بەشێکی هۆکارەکانی ترێگەڕێتەوە بۆ حکومەت کەم تەرخەم بۆ لەوەی کە لە ساڵی 2006وانێ کە بە پێی دەستور و یاسا هەموو فەرمانبەرێک مافی ئەوەی هەیە هاوڵاتیەک مافی خاوەنبوونی پاچە زەویەکی هەیە کە وابەستەی کا مافی هاوڵاتی بوونی لەسەر ئەوە لە 2006وانێ زەوی دابشکردن کە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانیان ڕاگیراوە. ئەمە هۆکاری ڕئیسیەکەیە، کابرا هەژارە فەقیرە دەستکورتە، دەسەڵاتی ئەوەی نییە کە بچێت خانوویەک لە شوێنێک لە گەڕکێکی سنتەری شارا بکرێ، مەجبورە پەنە ئەبا بۆ ئەو گوندانەی کە نزیکن لە سنتەری شارەکانەوە بە تایبەتی گوندەکانی کە ئەکەونە سنووری ناحیەی بەکرەجۆ. هۆکارێکی تریان یاسای ژمارە 2021 بۆ دەرنەچوە؟ قوربانی یاسای حوتی 2021 جا من ئەوم تاو نەکرد. هۆکارێکی تریان ئەوەیە کە ئەو پرۆژانەی کە ئیسیسمار دروست ئەکرێن بە ناوی ئۆبەرهێنان و ئیسیسمار یەکەی نیشتەجێبوون دروست دەکەن، بەشی کەمی هەژاران سوودمەند دەبن لێی زیاتر پارەکەی نرخەکانیان ئەوەندە بەرزە هەژار پێی ناکڕێت. لەواتەوە هەژارانە پاساوی خۆیان هەیە کە بتوانن لە ئەمە من دیفاع ناکەم لەوان، بەڵام ئەمە حەقیقەتێکە کە لە کۆمەلگاکەی منە بە دوو چین دروست بووە، چینێک دەوڵەمەنێکی زۆر، چینێکیش هەژارە پێشمەرگەیە. بەشی زۆری ئەو تەجاوزانەی کە کراون ئەگەر گیراون لە دادگاکانە پرسیاریان لێکە یا پۆلیسە یا کارمەندی ئاسایش یا پێشمەرگە یا هاوڵاتیە کە عەرەبان. حکوومەت هاتووە ئەمەشی چارەسەر کردووە. فەقیر و هەژارن لە بەرەوەی کەم دەرامەتن لە شوێنێکی دوورە دەست خانوویەکی دروست کردووە، دوو هۆدی دروست کردو بە ئاوا قسە بکەین بە زمانی خەڵک. بڵێ حکوومەت هاتووە یاسای حوتی ژمارە حوتی 2021 دەرکردووە کە ئەمە ئەو خانوانەی زیادەڕۆییان کردووە تەملیک بکرێن. وایە ڕاستە بۆ ئەمانەی ئەمڕۆ ئاوا هەیکەلەکانیان ڕووخێنرا شمول ناکرێن بۆ هینە بۆ یاسایە نانگرێتەوە ئەو یاسایە. یاسای ژمارە حوتی 2021 ڕاستکراوی یاسای ژمارە 3 ساڵی 2019 بەداخۆ بەشێک لەو یاسانەی لە وڵاتی ئێمەیە کە دەردەچەن زۆر جاجەی سەرنج و ڕەخنن، یعنی وەک پێویست نییە هەڵگری تەفسیرە، هەڵگری ئەوەیە کە مەسەلەن ڕەخنەی لەلایەن یاسایی و مافبەرەرەکان و لێ بگیرێ. ئێستش ئەم یاسا کە دەرچووە هەندێک سەرنج و تێبینی لەسەر هەیە کە دەڵێت ئەو زەویانەی کە ئەڵێت تاپۆ بەپی یاسای ژمارە حوتەکە ئەڵێت تاپۆکردنی ئەو خانوانەی کە ئەکەونە سنووری شارەوانیەکانەوە کە هاوڵاتیەکانی تیا نیشتەجێیە. بەڵام لێرەیە تەفسیرەکە لە خانوو ئەی باشە ئەو هاوڵاتی کە پێش تا بەرواری سیویەکی 2020 ئەی باشە ئەگەر بێنە سەر ئەوەی کە ئەو هاوڵاتی کە سیاجەکەی کردو پێی ڕاگیراوە سەقفی تێ نەکردووە لە ئێستا ئایا ئەو تەعاملە سیاجیان هەیکەل سیاجی کردووە هەیکەلی کردووە. ئێمە ئەمە جێی ڕەخنەیە پرسیارێکە کە ئەبوو لە ئەو لوژنانەی کە پێویستە تەشکیل بکرێت نوێنەری زەریبەی عقاراتی تیا بووایە. قەوسم بەری لە کاک عوسمان شارەوانیەک بۆ شارەوانیەک جیاوازی هەیە. بۆ نمونە شارەوانی چوارچرا لەگەڵ شارەوانی بەکرەجۆیان زۆر جیاوازیان هەیە. بەکرەجۆ 75 گوندی لەسرە، نازام چەند کەرتی لە 92 گوندە و 52 کەرت وایە، بەڵام لە چوارچرا گوندیتیان نییە، کەرتیتیانەیە وەکوهین. ئەم یاسایە بە یەک چاوسێری هەردوو شارەوانیەکە ئاکات یان جای یاسا عامە مجرد ملزەمە بەسەر هەموو هەرێمی کوردستانە بە یەک چاو بە یەک شێواز جێبەجێەکرێ. بەڵام ئەم یاسایە سوودێکی ئەم یاسایە لەوێدا لە نرخی زەویەکانە پێشتر کە تاعنی لێدرا و ڕخنەی لێگیرا لە یاسای ژمارە 3 ساڵی 2019 ئەوە بوو نرخی مەترێک زەوی لە بەکرەجۆ کە گرانە لەگەڵ نرخی مەتری زەوی کە لە زەلانە ئەوەیە بۆکو یەک تەعاملی لەگەڵا کردبوو. بەڵام ئەمەیان وانە بەپی واقع حاڵ جاوەی کە من ئێستا مەبەستەکەم بوو
ئەبووە نوێنەری لوژنێ تەشکیل کراوە ڕئیسی وحدەی ئیداریەکان لە سنووری وحدەی ئیداریەکەی خۆیان سەرۆکی لوژنەکەی نوێنەری کشتتوکاڵی تایە نوێنەری شارەوانی تایە نوێنەری خانوبەری تایە نوێنەری خانوبەری میری تایە ئەمانە کە هەڵەسن بە دابشکردنی فۆرمەکان دوای دەرکردنی بڕیار لەلایەن سەرۆکاتی شارەوانیەوە چکە بێ ڕێنمایەکان لەلایەن سەرۆکی فەقەرێکی تایە ڕێنمایەکان لەلایەن بەڕێزان سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە لە شارەوانەکانەوە دەربچێ و ئەو کاتە لوژنەکان ئێمەین وەکو وحدەی ئیداری کە هەڵئەسین بە بڵاوکردنەوەی فۆرمەکان و خەڵک داواکاریەکان پێشکەش بە ئێمەکان لەو ماوەی سەقفە زەمەنیی کە لە ماوەی 2 ساڵایە دیاری کراوە کۆیان بکەینەوانێ و تا دوای ئەوە بڕیاری لەسەر دەربچێت و جێبەجێ بکرێ ئەوەی کە جێی ڕخنەیە یەکێک لەوانە ئەبووە لەم ئەندامانەی کە تەشکیل ئەکرێ مەفروض بوو نوێنەری زەریبەی عقاراتی تیا بووایە چکە زەریبەی عقارات ئەمان مختصن بەوەی کە تەخمیلی نرخی زەویەکان بکەن باشە پرسیارەکە ئەوەیە چییە نرخی زەویەکە تەخمیلەکە خۆ ناچی لە نووسنگێکی کڕین و فرۆشن بڵێ زەوی لێرە مەتری بە چەنددانیت ئەو کاتەش قۆرخکاری تەیەکەوێتی سغلالی تەیەکەوێت بەڵام نوێنەری زەریبات ئەوان یاسای تایبەت بە خۆیان هەیە باسی یاسای حوتی 2021 بەڵێ یاسا تازەکەکەم کە یاسای ژمارە حوتی 2021کە لێرەدا ئەبووە ئەندامی نوێنەری زەریبەی تیا بووایە زەریبەی عقارات تیای نییە ئەبووە ئەوەش تیا بووایە بەڵێ ئەوانن کە هۆکاری ئەوانن کە ضرور بووتیا بێت نرخی زەویەکانمان بۆ دیاری بکەن تەخمیلکردنی یاساکە ئیشی پێکرێت حوتی 2021 بەپێی ئەو یاسایە لە ڕۆژی دەرچوونی هۆکاری پێکراوە بەڵام من ئەزانم پرۆژە هەیە لە شاری سلێمانیە لە 2011ەوە خزمەت گوزاری بۆ دەرچووە تا ئێستا جێبەجێ نەکراوە 2011 پرۆژە هەیە ئەو ئاوەڕۆ قیرتاوکردن لە 2011 پرۆژەکە دەرچووە تا ئێستا ئەسڵن ئیشی پێ نەکراوە ئەم چەند بەتەمایت ئەمە ئیشی پێ بکرێ بە نزیکانە ئێمە سوڵتەی تەنفیزین دەسەڵاتەکان جیاکراوەتەوە وەکو ئیدارەکان ئێمە سوڵتەی تەنفیزین سوڵتەی تەشریعی قانون دەرەکات بەڵام تەشریعی یاساکەی دەرکرێت ئێمە تەنها جێبەجێکردمان لەسەرە بەداخەوە ڕۆتیناتێکی زۆر هەیە لە ئیدارەکانمان بەعام یعنی ڕۆتیناتەکە لەوەیان نیە بڵم تەوجیهی تۆمەتم بۆ کەسێک خوا نەخواستە ئەوە بێ بەڵام بە شێوە گشتەکەی من نمونەی تۆسپید بۆێنمەوە لە 2015ەوە داواکاری ئیدارەی بەڕێوەبەری ناحیەی ئەوە دراوە کە مەسەلەن شارەوانیەک بکرێتەوە لە توەسپی بە پێی هەموو یاساکانی بەلەدیات قانونی ئەوە ڕێنمایەکانیان ڕێگەی داوە کە ئەگەر ناوچەیە گوندێک ڕێژەی خانوەکانی لەسەر و 3500 ماڵەوە بێ ئستحداسی شارەوانیەکی بۆ بکەیت 3000 بەڵێ 3500 تۆ لەو ناوچەیە ئستحداتی شارەوانیەک بکەیت بۆی کە خزمەت گوزاری زیاتر ببڕوات زیاتر ئەو لوژنانی کە ئەم بڕیارانە چی ڕایانەوە لە وەزارەتی شارەوانی ڕاگیراوە بەڵێ قسەیەک هەیە کاک عوسمان لە هەولێر هەر بەم نەسە خەڵک ئەیڵێت بمبورە میش قسەی ئەوانە بۆ گوازمەوە لە هەولێر بە جوملە عەرزایی بە خەڵک لەوانەیە زیادەڕۆیی بێت بە جوملە ئەکرێ بە ناویانەوە ئەمە قسەی خەڵکە بەڵام بۆ لە سلێمانی وانە بۆ فۆرمەکانی هەولێرە بن بە تاپۆ بۆ لە سلێمانی وانە ئەمە قسەی خەڵکە بمبورە ڕاستە وڵی من ناتوانم بە ناوی هیچ کەسێک و بە ناوی ئەوەی کە تایە ڕۆتیناتێکی زۆر لە دام و دەستگاکانمانە هەیە بە تایبەت لە ئیداری سلێمانیە مە یەکێک لەو نمونانەیە کە لە 2015ەوە ئێمە بەڕێز سەرۆکاتی شارەوانی لوژنیان پێچێناوە بەڕێز جەنابی کاقوبات لەم ئەخیرەیە کە حاڵەتێکی نەخوازراو لە توەسپی ڕوویدا بە سوپاسێکی زۆرەوە کە جەنابی کاقوبات خۆی مباشر هاتە ناو مۆزوعەکەوانێ و سەرپەرشتی ئەوەی کردو یەکێ لە داواکاریەکان یەکێ لە داواریەکاریەکان ئەوە بوو کە لەسەر خەت بوون بە مەبەستی چارەسەرکردنی ئەو کێشەی ئستحداسی شارەوانی ئەوێ پشتیوان بەخوا لە ئایندەیەکی نزیکە لە هەوڵی ئەوە بین کۆڵ نادەین تا ئەو شارەوانی ئەکەینەوە لەو شوێنەیە و بۆی کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی فەقیر و هەژار لەو سنوورن سودمەند بن باش باسی ئەو نەکرد حوتی 2021 یاسایە کە قەرەبوویە و کەسان ناکاتیان کەسانی کە بەنای یاسایی خانوویان دروست کردو تاپۆکرێ بەناویانەوانێ تۆتە بێ لە ڕۆژی دەرچوونی یاساکەەوە جێبەجێ بکرێت لە ڕۆژی دەرچوونی یاساکەەوە بە چەند فەقەرەیەکە جارێ خاڵێکی تایە کە کەم و کوڕیتایە بە ئەو یەکێک لەو کەم و کوڕیانێ بە مەسەلەن ڕخنە هەموو یاسایەک لەوانەیە هەندێک پێرفێکن نەبێ قابلی ئۆبێ لەوانەیە ڕێنماییەکەی بە ڕێزان سەرۆکاتی شارەوانی کە فەقەرێکی ترە ئەوە ڕاستکاتویانیان ڕێکی بخاتەوانێ باش کاک عوسمان ئەمەش قسەی خەڵکە یعنی ئێوە چاودێری شارەوانیتان هەیە مراقیبی شارەوانی پێوترێت ئەڵێن پیاو ناوێرێ بستێ بێتە پێشەوە یەکسەر
بە پمپێک لەسەر دیوارەکەی نووسن ئەم مراقبی شارەوانیە بۆ ئەو کاتە بە ئێوەی نەوت ئێوەی ئاگادار نەکردووە کە ئەم زیادە ڕۆیانی ئەمڕۆ ئاوا ڕووخانتان کابرا ئەو هەموو مەسرفە نەکات و بیگەێنتە هیکل و سیاژ دروست کات و کۆمەڵێک عزیەت کێشێت بۆ لە سەرەتایە نەچوون و ڕێگری لێ بکەن. من بە نەسێکی قانونی جوابی و پرسیاری بەڕستەیەمەوانەیە تایبەت بۆ هاوڵاتی نەکدیفاع لە فەرمانبەرەکەم. نەسی قانونمانێڵێت جەهل بالقانون لا يعتبر عذرا نەزانین بە قانون عذرێک نییە بۆ بەراعەتی خۆت. دیاردەی تەجاوز شتێکە ئیعلامی و ئیعلان کراوە کە ئەمە زیادە ڕە و جەریمەیە تاوانە کەس ناتوانێت دەستدرێژی بکاتە سەر مڵک و ماڵی دەوڵەت کاتە هاوڵاتی بێ علمی بەوە هەبێ ئەوە زیادە ڕەویەکە ئیکات ئیتر ئەگەر دەستگا چاودێریەکانی وەکو شارەوانی و لایانی پەیوەندیدا چاودێری بکە نەیکات ئێمە ئەوەی کە ئیکەین بۆ بەرژەوەندی گشتی و پارێزگاری لە مەسلحەی عاماکەین بە نمونە ئەوەی کە لە تۆسپی لەسەر بەرژەوەندی گشتی کاک عوسمان تۆ واز لەواکی ئەوانەی کە زۆربەی زیادەڕۆیان کردویان پێشمەرگەیان پۆلیسە کەم دەرامەتە ئەمە بەشێکیانە بەڵام لە هەمان کاتیشا بیرمان نەچێت بەشێکی بازرگانی چاوچنۆکی تایە کە تەماعیان لەسەر زەویەکان هەیە بە ناوی فراوانکردنی گوندەکانوانێ لەگەڵ ڕێزما بەشێکیان مستحقن کە خاوەنی گوندەکانن سکوزای کردووە کوڕ و کوڕەزا و زاوا و ئەوە گوندەکان قابیلی ئەوەیە کە ئێمە لەگەڵ پێشکەوتن و گەشەکردنا هاوڵاتیانی گوندەکانی زیاکەن هەموو گوندێ مافی ئەوەی هەیە کە زیایی کرد بەشێک بە پێی یاسای تایبەت بە گوندەکان فراوانکردن بۆ گوندەکان بکرێ بەڵام هەندێک گوند هەیە لەوانەیە ناتەبیعی زیایی کردووە ئەم ناتەبیعیە کۆمەڵێک چاوچنۆکی تایە و کۆمەڵێک قاچاقچی لەسەر زەویەکان هەیە کە ئەیانەوێت زەویانە هی وەزارەتی کشت و کاڵنی وەزارەتی کوێیترن زەوی بە زۆری هەچی مڵک و ئەوە هەیە سنفەکانی تهدید کراوە بەشێکیانی وەزارەتی کشت و کاڵە بەشێکیان وەزارەتی داراییە زۆری ئەکسەریەتی کشت و کاڵیە زەوی کشت و کاڵی عقدی زراعیان هەیە بەڵێ عقدی زراعیان هەیە بەشێکیانی هاوڵاتی خۆیانە تاپۆیان هەیە بەشێکیان هەر بۆ هینی ڕوونکردنەوەی جەنابێت بەشێک لەوانەی کە ئێمە پیانەڵین تەجاوز نییە سەرپێچیە کابرا تاپۆی هەیە بەڵام مۆڵەتی وەرنەگرتووە ئەو ئیجراعاتمان لەگەڵ کردووە ئەوانش کە ئێمە ئیجرااتیان لەگەڵەکەین لەبەری مۆڵەتی وەرنەگرتووە و تایبەت بە لوژنەکانیشمان ئێمە بانەی شارینەوە ئەم 4-5 ساڵی پێشوو لە دروستبوونی شەڕی داعش و لە دروستبوونی شەڕی داعش و کەمبوونەوەی موچە و بودجە هۆکاری ئەو بوون کە لەگەڵ ئەم نەخۆشی کۆرۆنایە تاعتیلبوونی دەوامی فەرمانبەرەکان هەتا ئێستش کە 2 مانگە موچەوە خۆی لێ هاتووە چاک بۆتەوانێ موچە نەبوو کەواتە دەوامی فەرمانبەرانیش وەک پێویست نەبوو و ئەم لیژنانەی تایبەت بە چاودێری زیادە ڕەوین بە پێی یاسای ژمارەسیەکەی کە تەشکیل کراوە پێویستە مەساحی تیابێ ئێستا من بۆ خۆم گرفتی مەساحم هەیە ئەم مەساحانە پێویستە بەڵێ کەمی مەساحم هەیە کەمی سیارەی ئۆتۆمبیلم هەیە کە پێویستە یەک لوژنەی تیا منە ببیکەم بە 2 لوژنە لوژنەیەک بۆ بەری ئەمبەر لە ڕاپەڕین و ئەم بەشەی ئەمبەر بەشێکی ئەو بەریشی لوژنەیەکی بە بەردەوامی لەبەرەوەی سنوورەکەی من فراوانە و تەجاوزێکی زۆری تایە و من نووسراوی خۆم کردو و داوام لەسەر و خۆم جەنابی کاگ ئاوات قایمقام و لانی پەیوەندیدار کردووە کە ئەم پێداویستیانە بۆ من دابین بکەن تا زیاتر و باشتر چاودێری سنوورەکەم بکەیت. عوسمان ئەنوەر بەڕێوەبەری ناحیی بەکرەجۆ ڕاستەوخۆ میوانی 102 هەژ بوویت سپاس بابەتە بوون زۆر سپاس بۆ بەرزشتان دەست خۆش بێت.